دیدارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەو چێشمانەی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان دەزانن لە دوای کۆنگرەی چوار بڕیاری هاوسەرۆکی درا. ئێستا لە دوایین دیدار لەو ململانێ سەختەی کە لە ناو خودی نێو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایین دیدار بەکۆی دەنجی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری هاوسەرۆک کۆتایی پێهێنرا بڕیاری نوێ دەرچوو کە ئەویش بڕیاری سەرۆکی حزبە. سەرۆکی حزب واتە سەرتاچی نوێ لە ژیانی حزب دەست پێ دەکاتەوە کۆتایی هێنا بە فرەیی بە تایبەتی بڕیاری سیاسی لە ناویچەتی هەموو دەسەڵاتەکان بتەکیت سەرتا سەر دەکەوێت لەلایەن سەرۆک. ینی سەرۆک سەرەتا پێشووتریش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی تازە نەبوو. بەڵام من پێم وایە هاوسەرۆکیەکە شتێکی تازە بوو داهێنانێکی نوێ بوو. بەم پێشم وایە لە گۆڕانکارە سیاسیەکان ئەوی لە ئارەدایە بە تایبەتی سەرکردایەتی نوێ و سەرۆکی نوێ لە بەردەم یاخود سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم دوڕانێکی زۆر چارەنووسازدایە. یەکێکیان ئەو چێشمانەی ناوخۆیە لە نێوان بە تایبەتی کۆی حزب لایەنە سیاسیەکان و بە تایبەتیش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بە تایبەتی لەسەر جمگە ئەساسیەکانی ململانیەکە لەسەر ئەوەیە کە لەسەر هەڵبژاردن فرەبازنەیی و لەسەر حکومڕانێکی ئێستا بمانەوێ نەمانەوێ لە ماوەی ڕابردوو حکومڕانن لە هەرێمی کوردستان تووشی چەقبەستی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بیرۆکەیەکی نوێ بەرنامەیەکی نوێ بە استراتیژیێکی نوێ دێتەوە سەحەکە بەوەی کە بتوانرێت کۆتایی بەو چەقبەستویە سیاسی ئیداریە بهێنرێت لە هەرێمی کوردستان کە پێکەوە جارێکی تر کۆی حزب لایەنە سیاسیەکان بێکەوە لە دیالۆگێکی ڕاشکاوانە پەنجە بخەنە سەر کۆی ئەو ئازارانەی کە لە ڕابردوو یا کۆی ئەو چەقبەستوانەی ئەو کێشە و گرفتانی کە هاتنە بەردەم پرۆسەی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستان. ئەگەر تەماشای ناوەکەشی بکەی لەسەر هەمان ئەو خەتە نیشتیمانیەیە کە باوەڕی بە هەچوار پارتی کوردستان هەبووە لە سەرەتای دامەزرانی بۆ ئێمڕۆ. بۆیە لە سەرەتای هەنگاوی یەکەمی ڕاکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئێران بە تایبەتی گەرانی ئێران یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حزبی سیاسی کوردی بوو کە باوەڕی بەو خەتەنەتەوەی ئەو استراتیژیە هەبوو کە دامی کوردانی ڕۆژهەڵاتی کرد بە تایبەتی حزبی دیموکرات کە ئەو ساڵ لەێنەر بوو. واتە هاوکاریکردن هەماهەنگی خوێن بەخشین لە پێناو سەرخستنی یان باڵادەستبوونی کورد لە هەر پارچەیەکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرچی دەزانیتن. بۆیە ئەگەر بگەڕێنەوە سەر پارچەکانی تری کوردستانیش هەم لە باکووری کوردستان هەم لە ڕۆژئاوای کوردستان من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕووی سیاسی دیبلۆماسی لە ڕووی لۆجستیەوە هیچ کاتێک دوان نەکەوتووە. ئەو پڕی هاوکاری پارچەکانی تری کوردستان کە حزب لایەنە سیاسیەکانی تری کردیە لە هەردوو پارچەکەی تری کوردستان کە باکووری ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستانە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەسەر ئەو خەتەنەتەوەیە بەردەوام دەبێت و کاری باشتری بۆ دەکاتن. دڵنیاش دەکەم لە ئەرکەنەتەوەیەکان لە ئەرکانوچەکان هەرگیز دوان ناکەوێت. من پێم وایە دوای ئەو دیدارە یەکێتی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم سەرۆک و هەم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم ئەرکێکی زۆر قورسدایە. بۆیە من پێم وایە ینی یەکێتی سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆکی یەکێتی ئەگەڵ وەڵامدانەوەی قۆناغی داهاتووی پێ لا نەبێتن من پێم وایە لە بەردەم پاشەکشێکی زۆر دەبێتن. بۆیە من پێم وایە بە دراسەیەکی باشتر هەنگاوی بوێرانەتر لە ڕابردوو من پێم وایە دەکرێتن یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە بەدیهێنەری خەونە بەدی نەهاتووەکان لە قۆناغی داهاتوو لە ئێستا بۆ داهاتووماندا. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەسەوری من لە ئەرچی داهاتووی ئەوەی لە ڕابردوو ئەگەر دواکەوتبی لە ئەرچێک من پێم وایە لە قۆناغی داهاتوو قۆناغێک دەبێتن لە پێناو باشترکردنی خۆشگوزەرانی ژیانی تاک لە پێناو گەڕانەوەی ماف و ئازادیەکان بۆ تاچی کورد. من پێم وایە هەرگیز دواژ ناکەوێتن لەوەی کە ببێتە بەشێکی گرنگ لە چارەسەرکردنی یاخود لە کەمکردنەوەی ئێش و ئازارەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. لەم دیدارە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بە خاڵێکی جەوهەری کرد. من پێم وایە سەرەتایەکی نوێیە لە پەیڕەوکردنی سیاستێکی نوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەر ئاستی کوردستانی گەورە پەیڕەو دەکرێت هەرچوار پارچە. ئەوش ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕاشکاوان ئاماژە بکرد. ئێمە لەمەودا لە هەر پرۆسەیە کاندیدمان دەبێت بۆ هەمووی واتە بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی حکوومەت بۆ سەرۆکی هەرێمیشمان دەبێت.
ئەو سیاستێکی نوێ بوو پێشووتر لەسەر ئەساسی ڕێککەوتن دەکرا لەگە پارتی دیموکراتی کوردستان بەڵام هەڵگەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان پاشەکشەکردنی پارتی دیموکراتی کوردستان لەو ڕێککەوتن و بەڵێنانەی کە کرا لە ڕابردوو لە نێوان ڕەوانشاد جەنابی مامجلال و جەنابی مەسعود بارزانی ئەمە پاشەکشێکی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاستێکی حکیمانە جارێکی تر دێتەوە ساحەکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕابردوو دەستبەرداری ئەم خەتەنەتەوەی ئەم ئەرکە نیشتیمانیە نەبووە من پێشما لە داهاتوو پەری باشتری پێدا بەتایبەتی لە پارچەکانی تری کوردستان کاک بابڵ زۆر بەڕەشکاوانە سەرۆکی حزب ئاماژەی بەوە کرد ئێمە نەک تەنیا ببینە بەرپرسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورە ئێمە دەبەی ئەرچی داهاتوومە ئەرچێک بیتن کەمکردنەوەی قورسایی ینی گرانایی 40 میلیۆن کوردمان سەشان بیتن بۆیە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێتن قۆناغی داهات و قۆناغی ڕابەتیکردنی کۆمەڵگای کوردی بیتن قۆناغی ڕابەتیکردنی گەیاندنی پەیام و استراتیجی نەتەوەیی بیتن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی من پێشم وایە پەیامی گرنگیش لە لایانی سەرکرداتی یەکێتی نوێ ئەوە بوو کە لەگەڵ کۆی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بەتایبەتی لە هەر چوار پارچەکە بتوانرێت دیالۆگێکی ڕاشکاوانە تر لەسەر استراتیجێکی هاوبەشیش کۆک بن و ڕێک بکەون بۆی بتوانرێت پەیام و خواست و مافەکانی کورد بە دۆستانی ئێمە بگەندرێت لە دنیای دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لێتان ناشارمەوە لە دوایی جیاببوونەوەی بستنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لاسەنگ بوو من پێم وایە گەورەترین جیاببوونەوەی گۆڕان گەورەترین زیانی بە پرۆسی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستان گەیاند بۆیە پارتی کردە کەڵگایەک لە هەرێمی کوردستان کۆی پۆستە سیادەکانیشی بشت من پێم وایە دەبێت هەرێمی کوردستان یاخود تاچی کورد ئەگەر بیوێتی جارشکە بەڵانس بگەڕێتەوە ئەگە بیوێتی جارێکی تر کۆتا بێنێ بەم زەوتکردی ماف و ئازادیانەی لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێتن دەبێت جارێکی تر هەم ئاشتەواییەک لە نێو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بێتەوە هەم زائیدەن ئاشتەواییەکیش لەگەڵ شەقامی کوردیش بۆی جارشکە بتوانێتن یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە بەدیهێنەری خەونە بەدیێنە هاتووەکانی تاچی کورد کە لە پرۆسیسێکی دیموکراسی چارەنووسازدا بتوانرێت کۆی ئەو باڵانسانەی کە خوار بوو بتوانێت ڕاستی بکاتەوە من ئومێد دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاز ئەو بەرپرسیارەتی دابێتن لە داهاتوو بۆی بتوانرێت پرۆسی سیاسی دیموکراسی ڕاست بکاتەوە لە هەرێمی کوردستان چونکە کار بەم شێوە بڕوا من پێم وایە کۆی مافە بەدی هاتووەکانیشمان لە دەست دەدەین نەک ئەوەی کە بەدی نهاتووە دیارە بەپێ ئەو دابەژبوونەی لە هەرێمی کوردستان بەداخەوە کە باسیش دەکەین ئێمە باسی چوار پارچەی کوردستانمان کرد بەڵام خۆشتان دەزانن لە دوای ساڵی 96ەوە هەرێمی کوردستان دابەش دوو زۆر بە ئاماژەی ڕوون باسی ئەوە دەکرێتن کە زۆنی سەوز و زۆنی زەرد یاخود نیلی سەوز و نیلی ئاماژە پێ دەکرێتن خۆتان دەزان لەم ناوچەیە باڵادەستی پارتی دیموکراتی کوردستان هەیە لە مەتقی بادینان کۆی ئەو بارگایانەی کە تورکیا لە ناوچەکە هەیەی کە 65 بارگایە خۆتان دەزانن لە سنووری مەتقی دهۆک تا دەگەیتە مووسڵ بۆ نزیک هەولێر ئەم بارگایانە بوونی هەیە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان نا بەپێی ینی بەشداری هیچ ڕێککەوتنێک نەبووە لە نێوان لەگەڵ پارتی لەگەڵ تورکیا بۆی بارگای مید یاخود بارگای سەربازی قاعدەی سەربازی تووشی بێتە ساحەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتە بەشێکی کاریگەر لە گەیاندنی کۆی ڕاستیەکان داکۆچکەرێکی سەختیش دەبێتن بۆ کەمکردنەوەی کۆی ئەو جوڵانەی وڵاتانی هەرێماتی لە ناوچەکە کە هەیەی بەڵام ئەوەشیان بە لێتان ناشارمەوە ئەم ئەرکارکەچی قورسە ئەگەر کۆدەنجی نێوماڵی کورد بەتایبەتی هەرێمی کوردستان نێتە ئارە من پێم وایە ئەگەر خەون بەس بەوە ببینرێتن خەون بە کەڵگایی ببینێتن دەبێ تورکیا بابەکەی خۆی بێ تەڕاتێن بکات لە هەرێمی کوردستان و تەنیا گرنگ ئەوەی ئەمن سەرۆکاتی هەرێم و سەرۆکی حکومەتم لەبەردەست بێ من پێم ئەمە زیانی زۆرمان پێدەگەێنن بۆیە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتیان کۆی ئەو حزب و لایەنانەی کە لە نێو پەرلەمان یاخود لە دەروی پەرلەمان لەسەر استراتیجیێکی هاوبەش کۆک بن بۆەوەی کە ڕسمی سیاسەتی داهاتووی هەرێمی کوردستان کە لە ناوچەکە ئەوەشیان لێتان ناشارمە نابی ئێمە بەشێک بین لە دروستکردنی گرژی بۆ وڵاتانی هەرێماتی لەبەرەوەی هەر کاتێک ببینە بەشێک لە دروستکردنی گرژی نێوماڵی هەرێمی کوردستان لە بەردەم هەڕشێکی چارەنووساز دەبێت لێ ناشارمە خۆی ئیدانەکانی هەڵوێست و ئیدانەکانی سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود کورد لە پەرلەمانی و وزارەکانی ئێمە زۆر بە ڕوونی دیارە ئێمە لەگەڵ هاتنی هیچ هێزێکی بیانی و هەرێماتی نین بۆ نێوخوا هەرێمی کوردستان